نەوت دابش کرایە بە زۆربەی زۆری وەرونە گرتووە ینی لە هەمووان دابش نەکرایە لە بازار ساری گەلک زۆرە بە 230,000 هەتا بە 240,000ەکە کەوالیتی خراپە زۆر ئەوەی بە 260 باشە چێ بەرمیل نەوت یعنی خۆ تو یەک بەرمیلت نایە بەرمیلک دوو بەرمیل سێ بەرمیلت پێویستە لۆ دستانی ئێرە سۆران ینی نێشیە تو دەوی بە 1 ملیۆن بەس نەوت بکڕیت ئەم بڵێم لە کوردستانێ لە زۆربەی شوێنەکان سارترا بەخۆ منتیقەتی شاخاویە و کوێستانیشە زۆر ساردا حکومەت زۆر کەم تەرخەمە یان پێویستە نەوت دابشکە یان ئەوێ نەوت لە بازار هەرزانکە خۆ لەبە دەستی خۆیتی هەردووچی ئەتوانی هەردووچی بکە بەڵام هیچیان ناکە. بەرمینە نەفتەکو وەرگرتیە بەس بەڕاستی زۆر کەمە بەرمی بەشی ماگەکت ناکە یعنی ئەگەر بەش شەوانە پێ بکەیت هەتا دەوری ساعت 12 بەشی ماگەکت ناکە ئەگەر بێت و ینی بەتەواوی بانی کابرا بەتەواوی سۆبەکان پێ بکە و مارەکە تەواو گەرم بیتەوە بەخۆی پێویستی بە 4 بەرمیل نەفتیەیە لە 4 بەرمیل نەفتی کەمتربی بەش ناکات لێرە شوێنێکی ساردا بەفری دەباری یعنی ئێستا بەو هیچکە ساریەی باوەڕ بکە ئێستا بڕۆجیان هەمووی شەختەی گرت دەبەستی هەمووی بەستیە ئەگەر جێک ڕۆژ لێ نەدا هەمووی بەستیە شەوانە گەلک ساردە وەکو ئەوە ینی بەفر کردبی ئەی نەفت گرانە زۆر گرانە خەرکانێکی پێی ناکڕێ ینی زۆر گەلک زۆرە خەرکانێکی ئێستا لە باش نەیتوانی ئەو پارەی پێ دەفعەکەیانی وەرگری نەفتی خۆی فرۆشتیتەوە کەمەچکەی کڕیتەوە بۆ پارەیە ینی حەقی وەیە حکوومەت ڕاچاوی ئەو شتانە بکە یارمەتی بدا ینی خەرک نەبوونە زۆر پێویستی بە نەفتە بەتابەتی لەو کاتەی سەرمایە وەلو زۆریش تاخیر بوو نەفتەکە ئێستا زۆر با هەیە هەروەری نەگرتیە زۆر با هەیە دەرێکا کە نەفت لۆ نهاتیە دەرێکا کە هەندێکە پاریاندایە هەندێکیان نەیاندایە ئەوەی نەیەدا حتمما نیتی بیدا کابرا کە موچێکی نەبی ئیشەکی نەبی لە چێ بینی 150,000 گەلک زۆرە ناوەندی قەزای سۆران لێرە و بە ناحیەی دیاناوە لە حاڵەتی ئێستا لە کاتی دابەشکردنی نەوت داین نزیکەی نیوە وڵا کەمتر چل و شتێک لە سەدان دابەش کراوە ئەوەی دیکەش بەردەوامە و ئەگەر وەکو ئەو چەند ڕۆژێک کە نەفت هاتووە بەردەوام بیت نەفتەکەمان بگاتە دەست بێشک لە ماوەیەکی کەم دابەشکردنەکە کۆتایی دێتن و بەرمیلی نەفتی خوان وەردەگرن بەڵام بەڕاستی با چاڕوونێک لەلاان خەڵکی ئێمە هەبیت ئێمە دەبی ئەوە بزانین کە چەند نەفت دەگاتە دەستمان هەتا ئێمەش دابەش بکەین بەسەر هاوڵاتیانمان ئێمە عەمبارمان نییە کە ئینشەڵڵا لە داهاتوویەکی نزیکیش کە بەڕێوەبەراتی کرایتەوە ئەگەر عەمبارش دابمەزرێ معلوماتی باشتر دەبیتن و داتای باشتر دەبی لەسەر سوتەمێنێکە لە عەمباردا هەیە و دابەشکردنەکەشی شێوازی باشتر دەبی ئینشەڵڵا.